بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان و ئازیزانم، سلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورەتان لێ بێت. جارێکتر لە ئێوارەیەکی تری گوڵستان لە کەناڵی ئاسمانی پەیام و لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەشتینەوە. ئەمڕۆکە 25 ڕەمەزانە. خوای گەورە کۆمەکیمان بکات چەند ڕۆژێکی کەممان ماوە و ئیترە گەینە جەژنی ڕەمەزانی پیرۆز. خوا بکات لەم چەند ڕۆژەیە ئینشا ئەڵڵا ئەگەر تا ئێستش بەرعەفوات و لێخۆشبوونی خوای نەکەوتوین، یا ڕەب یا ئەرحەم الراحیمین، بەرعەف و مەغفیرەتی خۆتمان بخە و لێمان خۆش بە. خۆشەویستانم، هەروەکو عادەتی گوڵستان لە خزمەت کۆمەڵێک مامۆسای ئازیز و خۆشەویست و گروپی مناجاتی مەولانا و مامۆستا سالاری خۆشەویستین. قوربانم یا شێخ. سڵای خۆ لەبێ مامۆستا. سڵاو لەبێ یا شێخ. سڵاو بزانم. بەخێر بێنەوە. هەربێەوەی بن. سلامت. بینەرانی عزیز، من بە ئاەتێک دەست پێکم، چونکە حەز ناکەم ئیتر شێخ پێشەکەکانی هێندە شیرنن، ئیتر پێویست بە پێشەکی من ناکە. بەڵام من هەر ئاەتێک ئەخوێنم. خوای گەورە لە قورآنی پیرۆزدا دەفەرمێت: إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا فلا خوف عليهم ولا هم يحزنون. ئەوانەی کە دەڵێن قالوا ربنا الله، کە الله خوامانە، لە دوای ئەوە طبعا الله خوامانە یعنی ئەوەی خوا فەرمانی پێکردوونی، ئەوەی خوا نەهی لێکردوین، ئێمە بە قسەی ئەوەکەین. ثم استقام، پاشان لەسەر هەموو ئەو شتانە ئیدامە ئەدەن، بەردەوامە بن، ئیستیقامەیان هەیە، فلا خوف عليهم، با نەترسن ولا هم يحزنون، با پەژارەشیان نەبێ لەوەی بڵێن لە دەستە دەین و ئیتر ئەم دنیا جێهێڵین و قیامەتمانە. خوای گەورەشتی زۆر گەورەتری بۆ ئامادەکردوین. بۆیە ئینشاءڵڵا ئەم مانگی ڕەمەزانە هەمومان پێشەکی لە خۆمەوە دەست پێکەم. ئەم مانگی ڕەمەزانە زۆر شتمان تیا کردووە، با ئیستیقامەی پێ بدەین بۆ ئەوەی کەسبی ئەو دوو شتە بکەین، فلا خوف عليهم ولا هم يحزنون، و تووشی خەمباریش نەبین ئینشاءڵڵا. بینەرانی عزیز، لە هەرجەیەکەن سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێت. ئینشاءڵڵا ئەمڕۆژ بە پرۆگرامێکی شیرین بە چەپکە گوڵی عیرفانی لەگەڵتانە بەردەوام بین. هەمیشە گوڵستان هەوڵی داوە جوانترینەکانتان پێشکەش بکە، لە وتەی شیرینی مامۆستایان، لە دەنگخۆشانی گەنجانی لاو لە قورآنی پیرۆز، هەروەها هەمیشە کە عەزێتیانە دەین گروپی مەولاناش. سەرەتاش وەکو هەمیشە ئەچینە لای قورآن خوێنی لاو کاکە محەممەدمان بانگێش کردووە کە دەنگێکی زۆر ناوازەی هەیە. کاکە محەممەد بەخێر بێن. ئەرزێتماندان سێ خولەکێک بۆ چوار خولەکێکە دەین بە بەڕێزت، فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ولقد خلقنا السماوات والأرض وما بينهما في 6 أيام وما مسنا من لغوب.
فاصبر على ما يقولون وسبح بحمد ربك قبل طلوع الشمس وقبل الغروب ومن الليل فسبحه وأدبار السجود واستمع يوم ينادي المناد من مكان قريب يوم يسمعون الصيحة بالحق ذلك يوم الخروج إنا نحن نحيي ونميت وإلينا المصير صدق الله العظيم. اللهم صل وسلم وزد وبارك على رسول الله وآله الأطهار على رسول الله وصحبه الأخيار. جزاك الله. اینجا بۆ پێشنیازێکە کەم یا شێک لە سەیزی جەنابەت بەڵێ بەیەکەوە بۆ مناجاتێک ناڕۆن. کاکە میهران ئاساییە تۆ تەشریف بەرەوێ کاکە محەممەد با لێکۆ نزیک من بووی پێشمە ئێستا من مایکەکەت بۆێنم تۆ تەشریف بەرەوە بۆی لە کادرا نزیک بن لە یەک دەشتی ئاوا تیلقایی خۆشە یا شێخ شتێکمان بۆ بڵێن بەیەکەوە جا چۆتە شوێنەکەی مامەسایش هێت و تارەکەیش بات و خزمەتانای یاخوا بەخێربن دوایی هەڵێستێنینەوە هەڵێزێنین ئەڵێن لەوێ مەمێنە يا ربي هتا بحر كرم ما ولا بريا باراني سلامي بخرم برج بسريا يا ربي هتا بحر كرم ما ولا بريا براني سلامت براني سلامت بخرم برج بسريا أي شاه جهان سر نهان عالم دنيا
خدا بونی بحق کردووە بە بەریا یا ربی هەتا بەحری کەڕەم ماوە لە بەریا بارانی سەلامێت بەخۆڕە بێژێ بەسەریا بارانی سەلامێت بەخۆڕە بێژێ بەسەریا أدبي علم الأسماء توي حكمتي درسي أدبي علم الأسماء يا ربي هتا بحري كرما ولا بريا باراني سلامت بخورم برژێ بەسەریا بارانی سەلامێت بەخۆڕەم برژێ بەسەریا رقمي قيمة أشياء زينات ورقابه رقمي قيمة أشياء يا ربي هتا بحري كرما ولا بريا باراني سلامت بخورم برژێ بەسەریا بارانی سەلامێت بەخۆڕەم برژێ بەسەریا لقمانی دڵ و مەرهەمی داغی جگەری دۆست تۆزی بەری پێک سورمەیە بۆ دیدەی بینا مشتاقی لە قایدیتنی ڕوخساری ئەتۆ بوو سەف بەستە مەلایێک لە سەما و عەرشی معەلا سەف بەستە مەلایێک لە سەما و عەرشی معەلا يا ربي هتا بحري كرم ما ولا بريا باراني سلامت بخورم برژێ بەسەریا باراني سلامت بخورم برژێ بەسەریا
يا نوعي لدنيا إثباتي أكامن تقي بزاري دليتو لم دور برو ميلي لبو همتي عليا يا ربي هتا بحر كرم ما ولا بريا باراني سلامت بخورم برجي بسريا باراني سلامت بخورم برجي بسريا يحمي من يقاهد كافيا يكني من يقاهد كافيا بونش أينامي يكدف عنا چند دفعه دسا درخ محيا جزاك الله ماصم دەست محمد خۆش کاکە محەممەد کاکە حەزەکەی میران وەرەوە دەست بۆ خۆش شوێنەکەی ترە شێخ پێشنیازەکەمە پێ چۆن بوو هەر زۆر جوان بوو لە ماشە باش جێ خۆی گرتووە دابرا ئەم ڕۆژێکو ماوسەم هەموو بێت ئەومان بۆ بکە هەر زۆر جوانە بەڕاستی فەرزا بە تو یاخوا دەست خۆش بێ دەست کاکە میرانیش خۆش دەمەکەی بچنە خزمەتی مامۆسا ئەرەوەڵا با مامۆساژ بانکەین مامۆستا وریا فەرموو يا الله السلام عليكم. عليكم السلام مامۆستا یاخوا بەخێر و قوربان یاخوا بەخێر بێن وين كان محمد جان؟ مامۆستا السلام عليكم ميلان جان. أحوالتان باشن فرمتوا. مامۆستا گیان بەخێر بێ مامۆستا بەخێر بێن لا باشن خير موفق بن بن يا أخوة. يا أخوة بويبن. خوا بەخێر بەخێر بێن سلامتان يا أخوة. هەر بمێنن لخدمتان. یا شێخ فەرموو والله مامۆستا گیان ئێمە طبعا ئەخیری ڕەمەزانە شەوەکانی قەدرە چۆن بڕواینە ئاخرەت و قیامەت و دوا ڕۆژی خۆمان چۆن کار بۆ قیامەتمان بکەین. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على المبعوث رحمة للعالمين وعلى آله وأصحابه ومن اهتدى بهديه إلى يوم الدين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. سەرەتا زۆر خۆشحاڵم بە دیداری بەڕێستان سوپاسانەکەم بۆم دەرفەتە لێرەشەوە سڵاو و ڕێزم بۆ تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام ئومێدم وایە ئینشاءڵڵا لەم بەرنامەیە لە بڕگە جوانەکانی جەنابتان لە شاشە جوانەکەی پەیامەوە بتوانین پەیامێک بگەێنین وردە وردە بەرەو کۆتایی مانگی ڕەمەزان ئەڕۆین لە خوای پروردگارە پاڕێینەوە ئەو چەند ڕۆژەی بەڕێمان کردووە ئینشاءڵڵا بێتە توێشوو بۆ قیامەتمان و چەند ڕۆژەش ماوە خوا تەوفیقمان بدا بەو شێوازە لە خزمەتی ڕەمەزان دابین کە خوا خۆی داوای کردووە طاعة و عیبادەتی هەموو لایەکیش قبول بێ. خوا سبحانه وتعالى فرمي يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. طبعا خطاب كان إخوان القرآن جياوازن خطابك تايبة بإيمان داران خطابك تايبة بتيك رايخ جشتي خلقية خطابك تايبة ببيغمبران يا أيها النبي يا أيها الرسل خطابك يجروا لكافر بباورانك يا أيها الذين كفروا أم خطابا خواي پروردگار إيما دوينه بجوانترين شوا يا أيها الذين آمنوا أي أوانك إيمان دارن لخوا بترسن تقوى إخواتان هبه وچيتان بو أو قيامتا أما ذكر لبردمي هموتان دايا ديارة مفهوم واتا وحقيقتي تقوى أويك همو علماء لسري متفقا بريتيلا جێبە جێکردنی فەرمانەکانی خوا دوورکەوتنەوە لەو شتانی کە خوا لەسەر موسڵمانی قەدەغا کردووە. بۆیە گرنگە بەڕێزان من بەوە دەست پێ یەکەم خواناسێک گەشتە پیاوێک پرسیاری لێکرد وتی تەمەنت چەندە؟ وتی تەمەنم 6 ساڵە. وتی کەوابوو تۆ 6 ساڵە بەڕێوەی بۆ لای خوا بەڕێوەی بۆ قیامەت. ئەویش وتی ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون. وتی لە
تفسيري أما يتأذاني وتي ما بس تشي وتي أجر أو تفسيرك دلي إنا لله يعني إما هي إخوان من بندي إخوان وهربولا أو جرينوا أو بزاني كعبدي خوايا أو بزاني كبولاي أو جريتوا حتما دجزاني كروجي راي دقرن وقفوهم إنهم مسؤولون الله كأجزاني راي يقرن أو راقت نخو بخوشينيا برسياري ليكري كبرسياري شي ليكري بخوي أمادك أبو والله من برسيارك كان وتي كوابو تشيب كموتي أو تمني كماوتا لخدمتي دينداري وخوا ناسي وبيني خوت وخوا محكمك وتوبيك بقرر بلا إخوا أو طريق كاركدنا بوي قيامتك باش بي إمام عمر رحمتي إخوائي لي بي يكيق الخلفاء الراشدين يكيق العشرين مبشرة في غنبري إخوائي لوصفها فرمي إن الشيطان ليفر من عمر شيطان لعمر راكا لهرش وين يكون عمر روشت به شيطان نيتواني ولي وزفركا لفرمايش ترى فرمي لو كان بعدي نبيا لكان عمر أقل دواء من بيغمبر ترباته يا عمر بو بلام أم عمراء كمجدي باشتي شي بيدراوة ليش أقل جارة كان كأقربة كولان كان شاري مدينة بوي حال وجزراني خلق بزانه جوي لجنجيك بوشونيش يكر قرآن يا أخوان قيشت أم آياتاني سورتي والطور إن عذاب ربك لواقع ما له من دافع أفرمي إمام عمر توشي شوق بو فرمي والله ومزاني استأويتنا هاتنا أي فرمو ورب عمر لواقع إن عذاب ربك لواقع بخواي عمر أو عذاب هردي ما له من دافع هيج تجنات وأنا بربستي بشا أفرمي إمام عمر أو اندب ترسو لرزو بطاقتي ونارحتي وقرايا ومالوا يك مان نخوش بولا مالوا هاولان سرداني أنا كلني أنا زاني مسألة شيا بوشي وادياتوا أي فرمو والله كاتك أمدو آياتم جويلي بو ومزاني استات من تخوالوا بو إنسان مشا أبي هاوسني ببارز لنوان دنيا وقيامتا أبي هميشا لبيني خوف ورجاء أبي هميشا بطموحي بهشت وكاركا بترسي جهنمي شوا إمام عمر يفرمو قدنيا الآسمان وبيه بلي هرشي إنسانة أرواته بهشتوا يكز ناروا الله أترسمو كسمن بم وهر أو دنج لآسمان وبيته بلي هرشي إنسانة أرواته دوزخوا أميدم هيك وكسمن بم بو إنساني مسلمان وإيمان دار أبي براسي هميشا بوش وازا رفتاركا وبوش وازا بيركاتوا جام لخدمتنا شد زورة عرس كم مقر دفشاو خوش ما صوريا طبعا ببي فرمايشتي في غمري خاصة صلى فرميت هيج مروفي كان قاو هالنا قريتها برسياري لينا كريلا روج القيامة لا حتى يسأل عن 4 وانيا لقنجيتي لمالي لا بلين تمني بله لا ساماني لا زانستي برسياري لما اما تشيب كاين بوي لهر يكك لم برسيارانا يا شيخ يعني وڵامێکی دروست یاخود بڵین بتوانین ئەوەی کە بۆ بەهەش پێویستە لە ڕێگەی ئەم پرسیارانەوە هەنگاوی دروستمان بۆ نابێ. باشترین هەنگاو ئەوەیە کە ئەگەر کەسێک باوکو و دایکی مابن یان یەکێکیان مابێ بتوانێت لە خزمەتیان نابێ و خزمەتیان کا و ڕێزیان بگرێ باشترین ڕێگایە بۆ گەیشتن بە ڕەزامەندی خوا. پێغەمبەر موسا سەلامی خوای لەسەر بێ ڕۆژێک پرسیارەکە لە خوای پەروەردگار. طبعا معلومی جەنابتانە پێغەمبەر موسا کەلیم الله بووە وەکەلەم الله موسا تەکلیما ڕاستەوخۆ لەگەڵ خوای پەروەردگار گفتوگۆی کردووە. ڕۆژێکیان فەرمۆی خوای پەروەردگار چی هاوڕێم لە باشتا؟ خوای پەروەردگار فەرمووی ئەی موسا هەر کەسێک لەوێوە ڕابرد ئەو کەسە لەگەڵ تۆیە لە بەهەشتا. پێغەمبەر موسا چاودێی ڕێگاکەیە کرد پیاوێک هات ڕۆشت نە ئەمە ئەو پیاوە ئەناسێ نە ئەو پیاوەش پێغەمبەر موسا ئەناسێ. دەڵێ بە دوایە ڕۆشتم هەتا ئەم پیاوە خۆی کرد بە دوکانی قەسابێکە. دەڵێ هەندێک گۆشتی جوانی هێنا هاتە دەرەوە بەرەو ماڵ بەڕێکەوت دەڵێ منیش ڕۆخسەتم لێ گرت وتم ئەتوانم لەگەڵ تۆوا بێم بۆ ماڵی ئێوە میوانداری مەکەی؟ وتی بەڵێ. وتی میوانداری کردم کە ڕۆشتمە بینم ئەم پیاوە ئەم گۆشتە جوانی هێناوە زۆر بە تەرتیبێکی جوان چاکی کرد و لێی ناو اینجا لە خانوویەکە لە نهۆیمەکە هاتە نهۆمێکی تر دەرگایەکی کردەوە لەسەر قەرەوێڵەیەک ئافرەتێکی بەتەمەن ڕاکشا بوو نەخۆش بوو بەتەمەن بوو.
دەڵێ ڕۆشت و ئەم ئافرەتەی هەڵسانەوە دەم و چاوی شۆرد و پاکی کردەوە و خواردنەکەی کرد بە دەمەوە. دەگەڵ کۆتایی هاتنی ئەم ئافرەتە دەمی ئەجوڵان نزایە کرد. پێغەمبەر موسا تێ نەگەشتیەڵێ دەڵێ ئەمیش کە ئەو نزایە کرد کوڕەکەشی دیارە کوڕی بووە زەردەخەنەیەکی کرد. دەڵێ پێغەمبەر موسا پرسیاری کرد لەو پیاوە وتی ئەوە چیتە؟ وتی وەڵاوە دایکمە. وتی ئەوە چی وت؟ ئەو نزایە چی بوو کردی؟ وتی هەموو ڕۆژەیەم خواردنی بۆ ێنم خواردنەکەی ئەدەمێ کاتێک کە تەواوە بێ لە کۆتاییە دوعا کاڵێ خوایە ئەم کوڕەی من لەگەڵ موسادا بێتە بەهەشت. دەڵێ منیش بەلامەوە عجایبە من لەکوێ و موسا لەو مەرتەبە بەرزە لەکوێ؟ دەڵێ پێغەمبەر موسا دەسەکا بە گریانە فەرمێ وەڵڵاهی خوا دوعاکەی دایکتی قبول کردووە تۆش بەهۆی ئەو چاکەیە لەگەڵ دایکتەوە ئەوە خوای پەروەردگار وحی بۆ من کردووە کە تۆ لەگەڵ مندای لە بەهەشتا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ رأيتني في الجنة لە بەهەشتا بووم سمعت صوت قارئ گوێم لە دەنگی قورئان خوێنێک بوو يقرأ القرآن بأعلى صوته قرآن خوێن بە دەنگێکی زوڵاڵ. ئەفەرمێ لە ڕیوایەتە هاتووە هەموو ئەهلی بەهەشت گویان لە قورئانە بوو. دەڵێ منیش وتم من هذا ئەمە کێیە؟ دەڵێ وتیان جبرائیل سەلامی خوای لەسەر بێ وتی هذا حارسة بن نعمان ئەوە حارسەی کوڕی نوعمانە عەشەرەی مبەشەرە نییە خولەفای ڕاشدین نییە ناو و ناوبانگی نییە. پێغەمبەری خوا فەرمێ هەر لەوێ وتم فذلك البر فذلكم البر با ئەوەی کە بەردەوامە لەسەری با هەر چاکە بکە کە چاکەکردن وە لەگەڵ دایکی. دوو هاوڵ ناو و ناوبانیان هەبووە کە زۆر چاک بوون لەگەڵ دایکیانە. یەکییان ئەو سەحابەیە کە پێغەمبەری خوا فەرمێ خۆم گوێم لە قورئانی بوو یەکییان ئیمامی عوسمان بوو کەوا بوو دایک و باوک سەروەتێکی گەورن ئەوانەی کە دایک و باوکیان ماوە فرسەتێکە ڕەزامەندی خوا ئەتوانن لە ڕێی ئەوانەوە بەدەست بێنن. و شتی تریش زۆرە گەر پرسیایی ترتان هەبوو لە خزمەتانم ئەگەنا ئێستا بفەرمون بەردەوام بم. وەڵام ئەوسنگان هەر بەردەوام ماشەڵڵا فەرمایشتەکانی جناب زۆر جوانە. من لە خزمەتانم حەز ناکەین پێی بەوڕین ئەگەر نازانم کە تۆ شتێکە ما بێت من پرسیارمەیە فەرموو. مامۆستا شتێکمان هەیە لە ینی هەر فەرمودەیە فەرمێت بابای موسڵمانی وا هەیە کاروکردەوەکانی ئەوەندە جوانن یەک فەرسەخی پێڵم وابزانم ینی چەند مەترێکی ئێمێنە بچێتە بەهەشتەوە بەڵام دوایە چێتە جەهەنەم وە بەعەکسیشەوە هەمانە خەریکە چێتە ناو جەهەنەم بەڵام ئەهلی بەهەشتە بێ ئەمە پێوتێ حوسن خاتیمە. ینی چی بکەین بۆی حسن الخاتیمە بەدەست بێنین ئەمە زۆ گرنگە ینی بە پێ و فەرمایشتی پێغەمبەری خوا بێ سەڵام ئەم کەسە ئەوەندە عیبادەتیە بۆنە چاکەی هەبووە هەر بینی چوونە بەهەشت و ئەو تەنها مردن بووە بەڵام دوایی هەڵە گەڕێتەوە چێتە جەهەنەم خوا پەنامان. هەر ئەوەی کە عەزم کردی ئینسانی موسڵمان و ئیماندارە بێ هەمیشە لە بینی خەوف و ڕجا بێ ئەبێ هەمیشە تەوازن لە بینی دنیا و قیامەتە ڕاگرێ. إمام علي قولك جواني هي فرمي كونوا أبناء الآخرة ولا تكونوا أبناء الدنيا. الله هولدن أهل قيامت بن چونك أم دنيايا ليرة كردوها هي وحساب نية بلام وغدا حساب ولا عمل. كتو إنسان كمرت ملفية بيجريتوا بالانسي كوتايدي عمل نامني نويش نامني روجو نامني هيش تيغ نامني أي شي دس بيكا أي ترى بيت شاوري حسابات بكالوي بۆیە کاتێک پرسیارە کرێت لە پێغەمبەر نوح ئەم دنیا چۆن هاتە پێشچاوت طبعا معلومی جەنابتانە 1050 ساڵ تەمەنی بووە لە 40 ساڵیا بێتە پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ 950 ساڵ پێغەمبەرایەتیەکە 6 ساڵیش دوا تۆفانەکە ماوە ئەکاتە 1050 ساڵ پێغەمبەر ئادەم 1000 ساڵ ژیاوە پێغەمبەرانی تر 700 و 600 و زیاتر تا ئێتە خوارەوە. کاتێک کە پرسیارە کرێت لە پێغەمبەر نوح ئەم دنیاە کەیفە وەجەدتە الدنیا دنیا چۆن هاتە پێشچاوت فەرمووی کە بەیتی لەه بابان وەکو ماڵێکی دوو دەرگاوا بوو دەخەلت من ئەحەدیهما خەرەجت من الآخر لەیەکێکیان و هاتمە ژوورەوە لەویان و چوومە دەرەوە. پیاوێک خەوێکە بینی باوەتان بگێڕمەوە شتێکی خۆشە بەلامەوە خەوە بینێ لە خەویا کێ بینێ مەلەکول مەوت فریشتەی گیان کێشان
ئەفەرمێن لە خەوما گەشتمە خزمەتی مەلەک المەوت پرسیارم لێ کرد کەم بەقیە عمری تەمەنم چەنی ماوە دەڵێ مەلەک المەوت ئەم دەسێوا بەرز کردەوە فأشار بيده 5 دەڵێ منیش وتم هل الخمسة 5 أعوام أو 5 أشهر أو 5 أسبوع أو 5 أيام أو 5 ساعة ئەم پێنجەکە تۆ ئاماژەی پێکەی چییە 5 ساڵە 5 مانگە 5 هەفتەیە 5 ڕۆژە 5 ساعتە ئەڵێ دووبارەی کردەوە هەرەوەنە دەڵێ منیش ڕاستڵەکان وتم ئەم خەوە ئەبێ بچم بۆ لای ئیبن سیرین ئەو عالمەی کە هاوشێوەی نەبوو لە تعبیر و لێکدانەوەی خەونەکانە دەڵێ ڕۆشتم بۆ لای وتم خەونێکی ئاوام بینیوە لە خزمەتی مەلەک المەوتە ئەمەی پێوتوم تعبیر و لێکدانەوەی تۆ بۆ ئەم خەونە چییە فەرمووی ئەم پێنجێ کە ئەو ئاماژەی پێ کردووە ئەو پێنجە نییە کە تۆ بیری لێەکەیتەوە 5 أشياء لا يعلمهن إلا الله ئەو پێنج شتێک کە غەیری خوا هیچ کەسی تر نەیانزانێ اینجا فەرمی وایەتی خوێندەوە کە لە کۆتایی سوورەتی لقمانە إن الله عنده علم الساعة وينزل الغيث ويعلم ما في الأرحام وما تدري نفس ماذا تكسب غدا وما تدري نفس بأي أرض تموت إن الله عليم خبير أفرمي أو بينج علميك خواي پروردگار خوي نبي كز نازاني توش برسياري عمرت كردوا برسياري وتكو چند تمن ما چون أول خواي پروردگار زاني أفرمي هاتني قيامت ويعلم ما في الأرحام وينزل الغيث ويعلم ما في الأرحام باريني باران يستقشوا هوا دري خاص بين بارانا دوس بأوايا بلان بمطلق علمي مطلق لا إخوايا ويعلم ما في الأرحام أو يكلناو الرحم يافرتايا لناو أو كوربليا رنگ سونر دريخا كرياكجا بس سونر نازاني أم منالا سبيني كلا دايقة بيه كرولالا يقساكا شاكيان خرابة أما علمي مطلق إخوايا إنسان لكي أمري بچی ئەمرێت چۆن ئەمرێ العلمی خوای پەروەردگارە وەسبەینێ چییە کە ئەوەشە لە علمی خوایە بۆیە ئینسان مادام من نازانم کەی ئەمرم بەچی ئەمرم چۆن ئەمرم لەکوێ ئەمرم ئەبێ هەمیشە خۆم بەو مردن ئامادە کرد بێ وەکو عادیشم کردن مردنی هەر کەسێک دەستپێکردنی قیامەتی ئەو کەسەیە پێغەمبەر موسا بەلای کۆمەڵە خەڵکدا تێپەڕی خەریکی هەڵگرتنی قەبرێک بوون فەرمیوە خەریکی چین وتی وەڵا ئەوە قەبرێک هەڵەکردن وتی جا ئەو کەسەیەوە قەبری بۆ هەڵەکردن ئێوە حەجم و قەبارەیە زانن یا هەر لە خۆتانەوە طبعا ئەوانە فریشتە بوون ئەم نایاناسێ ئەمیش وەکو ئەوەی کە عەبدێکە نازانێ فریشتە ناناسێ دەڵێ مەلەک المەوتیشی تێدا بوو ئەمە لە صحیحی مسلمە هاتووە ئەوەی بیەوەی بگەڕێ بە دوایە ئەفەرمێ وتیان ڕێک وەکو تۆ وایە هێنایان لەناو قەبرەکە ڕاقشە ئالەو کەتەنا مەلەک المەوت پێی وت دە ئیترەوە بۆ تۆ هەڵکرداوە قەبرە ئەفەرمێ لە حەدیسەکەی پێغەمبەرە هاتووە بۆ کەسێکی یاوە لە مەلەک المەوت چاوی گوێر کردووە گەڕایەوە بۆ لای خوا وتی پەروەردگار منت ناردووە بۆ لای کەسێک کە ئەو مەرگی پێخۆش نییە گەڕانەوەی بۆ لای تۆی پێخۆش نییە خوای پەروەردگار چاوی بۆ گێڕایەوە فەرمی بڕۆرەوە بۆ لای موسا پێی بڵێ موسا دەست بێنە بەسەر گایەکی ڕەشە هەرچی تاڵەموویەک بەردەست دەکەوێ چەند تاڵەمەوە بیژمێرێ هەر موویەک بۆ ساڵێک ئەوەندە ساڵی تر ئەژی پێغەمبەر موسا فەرمی ئەی دوایەوە چی فەرمووی دوایەوەش هەرە بێ بمری فەرمووی دێ ئەلئان ئێستا باشترە پێغەمبەری خۆمان سەڵات و سەلامی خوای لەسەر بێ مامۆستا ببوورە پێ دەبڕم ینی ئەمە ڕوونە ئێمە هەر ئەبێ بمرین بەڵام چی بکەین بۆ ئەو مردنە ئەمە ئەساسەکەیە بۆی حسن و خاتیمەمانە بێ ئەمە مەبەسە بۆ ئەوە زمانمان پارەوێ بە زیکری خوا ئەو کردوانی کە خوای پەروەردگار بۆی دیاری کردوون بەتایبەت لە ڕەمەزانە تەوبە ئیستیغفار ماڵبەخشین ئەو شتانی کە نزیکمانەکەنەوە لە خوا ئەو شتانی کە نزیکمانەکەنەوە بەتایبەت ئەلا بذکر الله تطمئن القلوب ئینسانەکە بتوانێت زمانی پاراوە بێ بە ئەستەغفر الله بە سبحان الله بە هەموو ئەوانە کاتێک پێغەمبەر یونس ئەخرێتە ناو بەحرەوە خوا فەرمانەکە بە حوتێک قوتی بدا ئەفەرمێ فلولا أنه كان من المسبحين للبث في بطنه إلى يوم يبعثون ئەفەرمێ ئەگەر تەسبیحاتی خوای نەکردایە ئەگەری عادە نظری نەکردایە هەتا ڕۆژی زیندوو بوونەوە یان تا ڕۆژی قیامەت دەستکێونە هەنگام مایەوە بەڵام عولەما فەرموون 4 شەو ڕۆژ ماوەتەوە بەهۆی چیەوە بەهۆی تەسبیحاتەوە هاوڵێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ناوی حودەیرە نازانم ناوتان بیست بیاننا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێک سوپایەکی بەڕێ کرد بۆ شوێنێک هەر یەکێک لەوانەی کە ڕۆشت
کۆمەڵێک توێشوی بۆ ئامادە کرد فەرمووی ئەمە توێشوی تۆیە ئەم هاوڵەی بیرچوو کە ناوی حودەیرە بیری چوو شەرمیە کە بڕاتە خدمەت پێغەمبەر بڵێ پێغەمبەری خوا ئەی من چۆن لەگەڵەوانە بڕۆم بەدەستی بەتاڵ خۆ هیچم پێ نییە لەگەڵ یانان ڕۆشت فەرمووی خوایە من ئەم زیکرانە ئەکەمە توێشوو أستغفر الله سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ولا حول ولا قوة إلا بالله العلي العظيم أفرم بردوام أم ذكراني وتوا جبرائيل هات لا بيغمبر صلى الله عليه وسلم فرمي محمد أو سباي كبريت كردوا يكيق لها ولا كان بيرتوا بيغمبري خواه فرمي كيا فرمي ناوي حديرة بهوي أو ذكرانوا خوا ناوي حديري هنا ولا آسمان جبرائيل ناوي اهينه افرمي خواي پروردگار سلامي ناردو بو توش بو اويش جبرائيل افرمي من هاتوم بويا قدارتكم كسيك بني ربات يشوي ببا ناوي حديرة لدواي سباكو الريكا وبردوامش خريجي وتنوي ام ذكرانه پیغمبري خوا صلى الله عليه وسلم ها والله كي بانكر هندت يشوي بو بيچايوا فرمي برو فليا وسبايا بكوا ولا كوتايشا هركس بيني ام ذكرانه كبرسياري اللي بكنا وتشيا اگر وتي ناوم حديرة وخويتيهم او يبري وسلامي خواو سلامي جبرائيل سلامي من شي بيبغينا عبد يقل عبد كان اخوا اخو اوانيش وكو اما غوشت خوين بون اخو اوانيش وكو اما سرما انا ابو قرما انا ابو تينو انا ابو ونيا نخوش قوتن اي بوشي اوان قشتنو مقام برزه خويا يقلك كدوب اخوا افرمين كاتك روشتو بيود وتي سلامي خو مجدد لبين سلامي خواو سلامي جبرائيل وسلامي محمد مويناوي پیغمبر صلى الله عليه وسلم افرمي دسي قلب قريان وتي من اكي داماو دبي تشي بمخال اسمان وناوم بينه منصوري كوري عمار يشيك العلماء تابعين ناو باينتان بيستوا افرمي شوي كان ريبوار بوم لقران كان يشاركوا فور ريمكر فرمي جيم لدنو هاوار ونالي گنجيك بو دعاية كرا بارايوا ايوت خوايا والله هر توم لنا الرنجي شتيق ناكم تو لين برنجي سر بيشي او امريكاني تو ناكم فرمين لقل ام دعاية نشا اما يتشي اخوين دوا يا ايها الذين امنوا قوا انفسكم واهليكم نارا وقودها الناس والحجارة عليها ملائكة غلاظ شداد لا يعصون الله ما امرهم ويفعلون ما يؤمرون افرمي والله تأثيري لم نشكر آيتك خوا فەرمی خۆتان و ماڵ و مناڵتان بپارێزن لە ئاگر کام ئاگرە ئەو ئاگرەی کە سوتەمەنیەکەی بەردەو ئینسان ئەو ئاگرەی کە ساز کراوە بۆ بێ بڕواکان بۆ ئەوانەی سەرپێچی ئەوامرەکانی خواکەن سوتەمەنیەکەی چییە؟ ئینسانە سوتەمەنیەکەی بەردە ئەوانەی کە لەسەر ئەو ئاگرن غلاظ شداد تووڕەن فەرمانی خوا جێبەجێکەن خوا ئەوانەی بۆ ئەوە داناوە لا يعصون الله ما أمرهم هەرگیزە سەرپێچی ئەوامرەکانی خوا ناکەن ويفعلون ما يؤمرون هەرچی خوا بفەرمێوانەوەکەن ئەفەرمێ کە ئەو ماڵم دیاری کرد ئەڵێ ڕۆشتم بۆ مزگەوت طبعا کاتە مزگەوتەکان دەرگایان کراوە بوو جێگای حەوانەوە بوون ئەڵێ ڕۆشتم بۆ مزگەوت ئەو ماڵم دیاری کرد وتم ئەبێ بچم بۆ لای ئەم پیاوە بزانم کێیە و لە چ لەو مەقامێکایە ئەڵێ بەیانی کە ڕۆشتمە بینم خەڵکی قەرەباڵقی لەو ناوایە جەنازەیەکی دەوێ لە پرسیارم گوتیان وڵا ئەو پیاوەیە ئەمشەو وەفاتی کردووە سبحان الله بە خزمەتی نەگەشتم زۆر خەفەتم خوارد دەڵێ ئافرەتێک لەوێ پرسیارم کردوتم ئەو ئافرەتە چێتی وتیان وڵاوە دایکێتی دەڵێ لێ نزیک بوومە وتم ئەخبار و هەواڵێکی ئەم کوڕەتم پێ بڵێ وتی واللهی ئەم کوڕەی من هەر ئاەتێک باسی قیامەتی بکردایە باسی دۆزەخی بکردایە ئیتر ئەو وەکو شەقشەقا ئەلەرزی تا ئەم ئاەتە وای لێکرد دڵی لە لێدان وەستا لە لێدان کەوت بۆیە بەڕاستی ئەبێ ئێمە ئاەتەکانی قورئان ڕامانچڵەکێنێ ئەبێ بەڕاستی بمانجوڵێنێ ئەبێ ئەم ڕەمەزانە شەحنمان کاتەوە بۆ 11 مانگی تر ئێمە بێ بەندەی ڕەمەزان نەبین بەندەی خوا بین لە دوای ڕەمەزان گەرمگوڕ بین لەسەر عیبادەت لەسەر پەرستشەکان لەسەر ئەوەی کە بینی خۆمان و خوا محکەم بکەین پتە بکەین لە خزمەتانە دەست چاو خۆش ژنەی مامۆستا شێخ تۆ هیچ نییە یاخۆ دەست خۆش مامۆستا وەڵا زۆر جوانە فەرمێ لە خزمەت زەم بچینەوە لای هەموو لای کاکە محەممەد زۆر باشە کاکە محەممەد پێنج قولەکێکە دەین بە بەڕێزت ئەو سەوتە خۆشە بۆ وەڵا الله
أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم أولئك هم الفاسقون. لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة أصحاب الجنة هم الفائزون. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة هو الرحمن الرحيم. هو الله الذي لا إله إلا هو الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر. سبحان الله عما يشركون. هو الله الخالق البارئ المصور له الأسماء الحسنى يسبح له ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم. جزاك الله كاكا محمد ما دومان كردين دنگ نرزه. يا شيخ كاتمان طوابوه بله ما صوري دست أو خوش عزيت معنا خوازا باتو يا ربي كاكا محمد ما دومان ذاكرتان باتو ما وصيت أرى والله ما شاء الله خوش هرب مينن خوش حال ايوه موفق دستان خوش بدعاء خير ممكن أربيوي كاكا محمد جان دنگ نرزه موصى محمد جان يا اخوان شلون صاحبه خوش حال وين دستان خوش محمد ابو تزياك ان شاء الله محفوظ يا رب. كاكا محمد فرمو عفوا باكستان يا اخي ساتساق ما وصل جان كاكا محمد جان باكستان بي يا شيخ من باش مشوني خوم وين التشريف بين ايه عليك السلام وصيجان جاوتو بۆ پێشنیازی دووەمیش نەکەم تۆ شتێکی لەگەڵا بڵێ دەنگی من کاک ماشەڵڵا دەنگی مامۆستا هەر زۆر خۆشم ئەوە گلەی لێکردمتی بۆ منن نەوت جامێ تووشی کەم زوو کاتی خۆی بە مناڵی دەنگم خۆش و زۆر ینی بۆ قورئان بۆ هەتا تیپی سرود و هیمان هەبوو زۆر باش بەستێ وازم لێنا ئەڵێ چی تووشی کەین کاکە میران شتێکی هیچم لەبەر نێژاری کاکە میران چیمان پێشکەش دەکەن وا لە خزمەتانێ زمان لە ئێمەوە ئینشاءالله یا الله دڵبەرا دایم دەناڵم
دم بدم شام سحر جارنا فرسي لحاضم شوقا بي خوش خبر شوقا بي مهجمالي دشمني كفر ضلالي نور سري لا يزالي كاشفي شق القمر كاشفي قمر دنيمي فاتحي درقاي نعيمي شافعي يوم الأليم أنت لي نور البصر شافعي يوم الأليم أنت لي نور البصر دلبر هاي دلبر آغيان دلبر شالسون دلبر اي دلبر آغيان دلبر شالسون تنبو زيارة آغيان حضرتي رسول دنبو زيارة لنزيك دور دلبر اي دلبر آغيا دلبر شالسون دلبو زيارة آغيا حضرتي رسول دلبو زيارة آغيا لنزيك شتو شيداي توما غيان ناشني زاني شتي بالاي توما غيان تو خط زاني دلبر اي دلبر غيان دلبر شالسون دين بزيارة حضرتي رسول دين بزيارة آغيان لنزيك دور هاي دلبر آغيان دلبر رقينا دلبر هاي دلبر باوانكم دلبر رقينا هزي درونم آغيان شاهي مدينة درمان دلاكم باوانكم شاهي مدينة دلبر اي دلبر آغيان دلبر شالسون دين بزيارة حضرتي رسول دين بزيارة آغيان لنزيك دور خكر ميلاك آغيان فراموشم بي سبيدي كافن آغيان طلبوشم بي اگر میلا کد
دسم وبرقى يا محمد هكذا نراسي دلبري دلبر هاوقيان دلبر شاري سور دين بزيارته هاوقيان حضرتي رسول دين بزيارته هاوقيان لنزيك ودور يا فخري عالم بارك دلك بملاوايا يا فخري عالم هاوقيان دلك بملاوايا أمت مخامة بوانك لولا تملاوايا أمت مخامة ماغيا لبير براوايا دلبري دلبر هاوقيا دلبر شالي سور دين بزيارته هاوقيا حضرتي رسول دين بزيارته هاوقيا لنزيك ودور كمر وكمر هاوقيا ديار وديار كمر وكمر هاوقيا ديار وديار دين بزيارته هاوقيا رسولي نازدايا دين خزمته بوانك سيدي سردايا دلبري دلبر هاوقيا دلبر شالي سور دين بزيارته هاوقيا حضرتي رسول دين بزيارته هاوقيا لنزيك ودور هەر بمێنن انشاءالله وڵی تر یا شێخ من و تۆ نەمانەتوانین لەگەڵ ئەمەیە دەرچین برنامە بە ئێمە چۆنە خەریب و تووشەکەم پیاوی خۆی وەڵا برا خزمەتان خوا موفق بن. دەنگە نەڕزە کاکە میران خۆشەویستم، هەر بمێن کاکە کاکە سپاس عەلیڕەزا کاکە ناسح دەستی خوا جەزای ئێوەش باتەوە ئینشاءالله. خوا سەرتۆ خزمەت. یا شێخ ئێستا بینەرەکانمان چاوەڕی دوعاکانی تۆن بەڵێ ساعت چەنە سعاتێک زیاترمان ماوە بۆبان حەزەکەی دەخولەک بەس دوعامان بۆ بکە وڵی تر خۆی گەورە ترەگە دەرێنەر وەری بگرێ انشاءالله ئینشاءالله انشاءالله. یا الله بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. آمين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم أنت ربي لا إله إلا أنت، خلقتني وأنا عبدك وأنا على عهدك ووعدك ما استطعت، أعوذ بك من شر ما صنعت، أبوء لك بنعمتك علي وأبوء بذنبي فاغفر لي فإنه لا يغفر الذنوب إلا أنت. الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. اللهم أحسن عاقبتنا في الأمور كلها، اللهم أحسن عاقبتنا في الأمور كلها، اللهم أحسن عاقبتنا في الأمور كلها. يا رب إخوايا إما عبدك ضعيف لاواز بيت صلاتين إله العالمين هست ببيت صلاتي خمان بكين تا پناب و خوایشی بدا صلاتي ذاتي قوري توبرين هست بعجز و دستوساني خمان بكين
تا خۆمان بینە پاڵ قەوی و مەتین هەست بە نەخۆشی و لاوازی خۆمان بکەین یا ڕەب هەتا خۆمان بینە دەستی شافی و کافی إله العالمین ناو صفاتەکانی خۆتمان پێ بناسێنە لەسەر شاشەی معنەوی ئەم دڵ و دەروونەی ئێمە یا ڕەب ڕەنگ باتەوە تیشتی ئەسما و صفاتی تۆ یا ڕەب العالمین لەسەر لەتائیفەکانمان کار بکات و بیان خاتە کار إله العالمین دڵ و دەروونی ئێمە مردووە یا ڕەبی خوایە بەم مردوویە نەمان بەیتە قیامەت زیندوومان کەرەوە پێشەوێ بمان خەرە حاڵی حاڵگرتووان یا ڕەب حاڵی ئەوانەی کە بە باشی ژیان و زانیان ئامانج لەم ژیانە چییە و بە باشی گەڕانەوە بۆ لای تۆ و تەوبەیان کرد و بە ئیخلاسەوە هاتن بۆ لای تۆ دەرمان و چارەسەری ئیخلاسمان پێ بدە یا ڕەب لەو عیلاجە باشە بێبەشمان مەکە یا ڕەب بە دوورمان بگرە لە ڕیا لە خۆ دەرخستن لە عوجب و لەو هەموو ئافات و نەخۆشیانەی کە کردەوەکانە سووتێنێ یا ڕەب العالمین یا ڕەبی خوایە هەر عەبدێکی ساڵح هەر ئیماندارێ هەر ژن و پیاوێک هەر کەسێ ئێستا هەر دوعا و پاڕانەوەیەکی هەیە یا ڕەبی دوعاکانی گیرا بکە دوعاکانمان وەربگرە هەموو خوشکوبرانی کە داوای دوعای خێریان کردو کە لەم منبەرە و لەم شوێنە مبارەکە و لەم ناو گوڵی گوڵستانەیە دوعایان بۆ بکەین خوایە خۆتیان ناسی ئەزانی دوعا و مەطلبەکانیان چییە ئەزانی داواکانیان چییە ئەزانی چەند بە جددیە پاڕێنەوە چەند تکا و داوایان کردووە دوعاکانیان گیرا بکە وەریان بگرە قبوڵیان بکە یا ڕەب یا ڕەبی داواکانیان بهێنە ردی یا ئەرحەم الراحیمین لای تۆ زۆر ئاسانە یا ڕەبی خوایە ئەوانەی ژیانی هاوسەرگیریان دروست نەکردو بە کەسی باشیان بگێنە ئەوانەی قەرزارن قەرزەکانیان بنەوە یا ڕەب ئەوانەی گیرۆدن بە نەخۆشی دەرونی شیفایان بۆ بنێرە ئەوانەی جەستەیان بیمارە ئیلەه العالەمین تیماریان بکە بە تیماری خۆت بەو عیلاجەی کە خۆتەی نێری بەو شیفایی کە هەر لای تۆیە و لای هیچ کەسێ دەست ناکەوێت یا ڕەبی خوای گیان بە ئەسباب و بە غەیری ئەسباب ئیش و کارەکانمان بۆ ئاسان بکە یا ڕەبی نەخۆشیەکانمان شیفا بدە احتیاجاتەکانمان پڕکەرەوە داواکانمان قبول بکە مناڵەکانمان تەمەندرێژ و لەش ساغ و ساڵح و بە ئیمان و عاقبەت خێر بکە نەوەی نەوەکانیشمان ساڵح بکە یا ڕەب یا ڕەب العالەمین تەوفیقمان بەو هیدایەتمان بە ئەم چرای هیدایەتە کە هەڵە کردووە لە دڵی ئێمە یا ڕەب هەتا ڕۆژی قیامەت نەکوژێتەوە ئەویش بەوەی کە دوای خۆمان ئەگەر دەستی کەسێکمان گرتبێ ئەگەر قورئانمان فێری کەسێک کردبێ ئەگەر نەسیحەتی ئێمە گەیشتبێتە دڵی و تەوبەی کردبێ ئەگەر مناڵێکی ساڵحی خۆمان بێت و ئەوانیش دوای ئەوان بە ساڵحی بڕۆن یا ڕەب العالەمین ئەم چرایە خامۆش مەکە تا قیامەت بە ئەم بەرەکەتە بەردەوام بێ بۆمان کاتێ لە بەرزەخین و کاتێ گەیشتونەتە قیامەت چونکە هیچ کەسێ لەوێ فریامان ناکەوێ ئەو عەمەلانە نەبێ کە پێشتر کردومانە ئەو ڕێگەیە نەبێ کە گوڵڕێژمان کردو بە گوڵستانە وەدانمان کردوتەوە یا ڕەب یا ڕەبی خوای گیان هەموو ڕۆژ و هەموو سەعاتێکمان بکە بە گوڵزارێکی زۆر شیرین بیکە بە توێشەبەرەیەکی زۆر پڕ بۆ قیامەتمان توێشوەکانمان پڕ بکە یا ڕەب لە کردەوەی باش لە کردەوەی خراپ و لە تاوان و لە جەریمە و لە سزا و لە ناڕەحەتی بمان پارێزە عاقبەت خێرمان کە یا ڕەب عاقبەت خێریمان بەنەسیب بکە هیدایەتمان زیاتر بدە هەر خۆت هیدایەتەیە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە هەتا ئەو کاتەی ژیان باشە بۆ ئێمە بۆ دنیامان بۆ قیامەتمان بمانژێنە ئەو کاتەش کە مردن باشترین خڵاتی تۆیە یا ئەرحەم الراحیمین بۆ عەبدە ساڵحەکانە کە زانیت یا ڕەب العالەمین علمی غەیبت هەیە تۆ یا ئەرحەم الراحیمین هەر کات و هەر سەعاتێک زۆر باش بوو بۆ مردنی ئێمە لەو ڕۆژەیە بمان مرێنە بمان گەێنرە بە قافڵەی ئیمانداران و ساڵحان و ئەولیاکان و هەموو پێغەمبەران یا ڕەب یا ڕەبی خوای گیان سەرچاوەکانی ئیمان زیاتر ببوژێنەوە یا ڕەب
يا ربي خوايا أو شوێنانەی کە ئیمان و قورآن و زیکری تۆی تیا ئەکرێ إله العالمین زیاتر ببوژێتەوە و زیاتر تەشەنە بکات و بڵاو بێتەوە. یا ربی خوایە وڵاتەکەمان کوردستانەکەمان ناوچەکەمان بپارێزە لەم شەڕ و فیتنە گەورەی کە هاتۆتە پێش. یا ربی ئاوێکی بەڕەحمەت بکەی بەم ئاگرەیە و مسلمانان و کوردی بەشمەینەت ڕزگار بکەی لە هەموو مەینەتیەک یا رب العالمین. یا ربی خوایە سەرفرازمان کەی جارێکتر نەکەوینەوە ژێردەستی زاڵم و ستەمکارەکانی إله العالمین، جارێکی تر کیمیاباران و جارێکی تر ئەنفال و قڕ نەکرین یا رب العالمین. هەر خود پشت و پەنای ئەم میلەتی کوردەی إله العالمین لە هەموو پارچەکانی کوردستانە إله العالمین کوردانی هەموو شوێنێ بپارێزە، مسلمانان بپارێزە. یا ربی خوایە ئەوانەی کە گوێیان لێمانە بینەری ئەم بەرنامەی ئێمە لە ڕۆژهەڵات لە ڕۆژاوا لە هەر شوێنێکی ئەم کوردستانیان لە کوردستانی باشوور لە کوردانی تاراوگە و ئەوانەی کە لە وڵاتی خارجن یا رب العالمین بە بەردەوامی گوێ لە ئێمە ئەگرن دوعاکانیان گیرا بکە، وەریان بگرە، قبوڵیان بکە، ڕۆژوویان لێوەربگرە، طاعەت و عیبادەتیان وەرگیراو بکە یا رب، مناڵەکانیان زیاتر ساڵح بکە، بیان پارێزە لە شەڕ و لە فیتنە و لە فەساد و لە خراپە و لە بێدینی یا ئەرحەم الراحمین. عاقبەتی هەمومان بەخێر بگێڕە یا رب. یا ربی خوای گیان هەرچی خێری دنیا و قیامەت هەیە بیبەخشە پێمان، چونکە تۆ دەوڵەمەندی بەڕەهایی، بەخشندەی، کەریمی، ڕەحیمی، غەفوری. یا ربی لێمان خۆش بە. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا فاعف عنا يا رب العالمين. يا ربي همو دعاء كان من گیرا بك ورمان بقرا وقبول من بك. اللهم آمين آمين يا مجيب السائلين ويا أرحم الراحمين ويا أكرم الأكرمين. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين. والسلام عليكم ورحمة الله وبركاته.